دەگەڕێینەوە سەر هەرێمی کوردستان و پەیوەندیەک ئاڵۆزەکانی نێوان ئەمریکا و ئێران. هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ سەر هەولێر و گوشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بەغدا بۆ چەکداماڵینی حزبەکانی ڕۆژهەڵات دوو پێشاتی جیاواز و جیا لە یەک نیەن، بە تایبەتی لە دۆخێکدا کە جارێکی دیکە گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا تا دێت چڕتر دەبێتەوە. لە وەڵامی ئەم هێرش و فشارانەدا وەڵامی هەرێمی کوردستان تا ئێستا تەنها سەرکۆنەکردنی هێرشەکان و جەخکردنەوە لەسەر پاراستنی سەقامگیری بووە. بەڵام بۆچی لە ڕاستیدا هەولێر هەنگاوی جدیتر ناگرێتە بەرایە حکوومەتی هەرێم لە گرتنەبەری ڕێوشوێن بۆ ڕوبەڕووبوونەوەی تاران سنووردارە یا ئەم بێدەنگیە بەشێکە لە حیساباتی سیاسی بۆ ڕێگریکردن لە ململانەی ڕاستەوخۆ لەگەڵ ئێران؟ سەبارەت بەم پرسە لەگەڵ هەڵمەت پاڵانی شارەزای سیاسی لە ڤانکۆڤرەوە قسە دەکەین. کاک هەڵمەت، ئەو کاتت باش. کۆماری ئیسلامی گوشارەکانی بۆ سەر بەغدا و ناوچەکە زیاد کردووە بۆ چەککردنی حزبەکانی ڕۆژهەڵات و تەنانەت هێرشی سەربازیش ئەنجام دەدا. بەڵام وەڵامی هەرێم بۆ فشار و هێرشەکان جگە لە سەرکۆنەکردن هیچی دیکە نەبووە. بۆچی هەولێر لە بەرامبەر ئەم فشارەدا هەنگاوی جدیتری تاوەکو ئێستا نەگرتووەتە بەر؟ بەڵێ، زۆر سپاس بۆ میوانیتان. سەبارەت بە کێشەکانی بینی ئێران و ناوچەکە و هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان هەرێمێکە، وڵاتێک نییە، بۆیە هەمیشە لە بەترسیدایە کە ئەو دەسڵاتەی کە بەدەستی هێناوە لە دەستی بدا لە ناوچەکە. لەبەر خاتر ئەوە ئەگەر تۆ وڵات نەبی هەمیشە دەسڵاتت قبوڵ نەکراو نییە لە بڵێم لە قانونی ئینتەرناشنەڵدا. بۆیە هەرێم دەیهەوێت ڕێگان نەدات کە ئێران یا هەر هێزێکی سەر بە ئێران هەرێم بکێشێتە نێو شەڕەکە و تووشی شەڕی بکات. بۆیە هەمیشە هەوڵ دەدات لە ڕێگای دیپلۆمەسی و لە ڕێگای قەناتی جۆرا و جۆر هەوڵ بدا کە شەڕ دوور بخاتەوە لە خۆی، چونکە شەڕکردن لەگەڵ ئێران لە توانای هەرێمدانیە و لە قەنجازی هەرێمدانیە. باشە کاک هەڵمەت، ئەگەر بێت و تاران هەر ئاوا گوشارەکانی زیاتر بکات، هێرشەکانی چڕتر بکاتەوە، ئایا هەرێم یعنی بژاردەیەکی دیکەی لە بەردەمانیە جگە لە سەرکۆنەکردن یا وەکو چاوەڕوانی کۆمەڵگەی نێونەتەوەیی یان ئەمریکا بێتەوە شتانە؟ بژاردەی چییە هەرێم لە دۆخێکی لەم شێوەیەدا؟ بەڵێ، هەرێم تا ئێستا وەک پێم وتی هەوڵی داوە لە ڕێگای قەناتە دیپلۆماسیەکاندا و لە ڕێگای فشارهێنان بۆ حکوومەتی مەرکەزی بەغداد و هاوڕێکانی لە ناوچە بە تایبەتی ئەمریکا کە داوایان لێ بکاکە کە جوابی ئەو هێرشانەی ئێران بدەنەوە یا هەوڵ بدەن لە ڕێگای قەناتی دیپلۆماسی ئێران ڕازی بکەن بە ئەوەی کە فشار نەکاتە سەر هەرێم، هێرش نەکاتە سەر هەرێم. ئەمە ئەوەی لە معنای ئەوەدا نییە کە هەرێم لە توانایدا نییە کە جوابی ئەو هێرشانە بداتەوە، بەڵام بەقەنەتی نازانێت، چونکە ئێستا کە وڵاتە بەهێزەکانی وەک ئیسرائیل و وڵاتانی کەندا و هەتا ئەمریکاش خۆی بە جددی یانی لە شەڕدایە ئەمە چەندین مانگە لەگەڵ ئێراندا، بەڵام بە جددی جوابی ینی نیشان نادات کە بەڕاستی دەیەوێت ڕژیمی ئیسلامی ئێران بڵێت. لەبەر خاتری ئەمە هەرێم سیاسی هەرێم نابێ سیاسەتێک بێت کە وای لێ بکە کە ببێت بە بەرێک لە جەنگەکە. ئەگەر جەنگەکە جددیتر بووە و ناوچەکە دەسڵاتە گەورەکان زۆرتر هاتنە مەیدان و هەرێمی کوردستانیش مەجبور کرا ببێت بە بەرێک لەوێ، ئەو کاتە مەجبور دەکرێت. بەڵام لەم قۆناغەدا زۆر خەتەرە هەرێمی کوردستان جوابی ئەو هێرشانە بە قورسی بداتەوە. بۆیە پێگای خۆی دەناسێت و دەزانێت قدرەتی ئەوەی نییە و شەڕکردن لەگەڵ ئێران بە قورسی تەواو دەبێ، بۆی ئەتوانێت هەرێم لە ناو بووە. بۆیە هیچ بە قەنجازی نییە کە بە قورسی جوابی ئەو هێرشانە بداتەوە. بەڵام ئەگەر هێرش شەڕ گەرم بێت و بەردەوام بێت و ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ناوچە بە جددی بڕیار بدەن کە دەیانەوێت ڕژیمی ئیسلامی لە ناو بوون، ئەو کاتە احتمال هەیە خۆناغێک یا بڵێم مەیدانێک بکرێتەوە بۆ هەرێمی کوردستان بتوانێت بە شێوازێکی باشتر دیفاع لە خۆی بکات و لە مافەکانی خۆی.
باشە کاک هەڵمەت بیانووی کۆماری ئیسلامی بۆ هێرشەکانی سەر هەرێم و هەروەها بۆ سەر حزبەکانی ڕۆژهەڵات ئەوەیە کە بە مەترسیان دەزانێت بۆ سەر سەقامگیری وڵاتەکەی و دەڵێت ئەمانە هاوپەیمانی ئەمریکان لە ناوچەکە و ڕەنگە ئەگەر ئەمریکا بیەوێ هێرشی وشکانی بکات لە ڕێگەی ئەوانەوە لە هەرێمی کوردستان و هێرشەکە ڕوو بدات. ئەمە تا چەند ئەم مەترسیە تا چەند جددیە یا ئێران هەر بەڕاستی ئەم مەترسیەی هەست پێ کردووە و ئەگەرە هەیە؟ چاولێکە حیزب ڕۆژهەڵاتیەکان تا ئێستا بە هیچ شێوەیەک مەسەرەن توانیانوە ئەگەر گروهایەک بن یا هێزێک بن کە دەیانوێ کاری تێرۆریستی بکەن خۆ ئەیان توانی کاری تێرۆریستی بکەن. ئەوە بزوتنەوەی کوردەوە سەرا لە ئێراندا بوونی هەیە یەکجار کارێکی تێرۆریستی کارێکمان نەبینی وەک ئەو کارانەی کە ڕژیمی ئیسلامی جێبەجێ کردووە دژی کورد ڕۆژانە گەنجی کورد قەتڵ دەکات مامۆستای کورد زیندانی دەکات ڕێبەرانی کوردی شەهید کرد لە ئەوروپا کە هەوڵیاندا بە شێوازێکی ئاشتی خوازە کێشەی کورد شارەسەرکەن. کەواتە ئەم هەموو قسانەی کە بڵێم مۆساد و نازانم وڵاتەکانی تری کە دژی ئەمریکا جەنگ دەکەن دەیانەوێ و هاوکاری دەکەن لەگەڵ هێزە کوردیەکاندا و دەیانەوێ هێرش بکەن لەسەر ئێران. من ئەم قسانم پێ دروست نییە و پێم بە پەراپەگاندایە لە ڕاستیدا پەراپەگاندایەک خۆنە جش هەموو کوردێک کە کورد هەمیشە هێزێکە کە دەسڵاتە گەورەکان دایان بەنەکار بەڵام کورد هەمیشە ماف و داوای خۆی هەبووەوە بە هەزاران شێوە هەوڵی داوە ئەو مافانە بەدەست بێنێ بەڵام ڕژیمی ئیسلامی ڕێگای نەداوە هەمیشە شەڕ و ئاژاوی خواستووە بۆیە کوردیش مەجبور کراوە کە چەک هەڵگرێت و جوابی ئەو هێرشانە بداتەوە. بۆیە من پێم وانیە ئەگەر ڕژیمی ئیسلامی لە ئەوەڵدا کە هاتە سەر دەسڵات بەڕاستی کردایە و ڕێگای بدایە حیزبی کوردی بە دروستی چالاکی بکات و مافی خۆی بەدەست بێنێ کورد هیچ مەجبور نەبوو ببێت بە ینی چەک هەڵگرێتیشی حکوومەتی ئێران. بەڵێ هەڵمەت پاڵانەی شرۆفەکاری سیاسی لە ڤەنکوورەوە سپاس کە ئامادەبوون لەم گفتوگۆیەدا.